بە ناوی خۆی گەورە و میهرەبان. من ڕاستە یەکەم جارە دێمە ئەو خەستەخانە و زۆر معلوماتم لەسەر ئەو خەستەخانەی نەبووە، بەڵام کە هاتم بەڕاستی کە چاوم بە خەستەخانەی کەوت دڵم زۆر پێکراوە. ئەوەی خەڵک باسی دەکرد زۆر لەوەش زیاترە. بەڕاستی کارمەندی زۆر ڕێک و پێک و خەستەخانەی لە ڕووی تەندروستی و پاک و خاوێنیەوە زۆر پاک و خاوێن بووە. ئەو نەخۆشانەی کە هاتینە ئێرە کە باز دەکەن بەڕاستی زۆر لەوە زیاتر خزمەتکرایانێ کە باسی دەکەن. بەڕاستی زۆر خەستەخانەی پاک و خاوێن و تەمیز بووە. ئەوەی لێرە ئەو پرۆژانەی کە ڕای دەگەین کە یارمەتی هەژار و فەقیر دەدەن، بەڕاستی لە 100% دەتوانم بڵێم هەمووی وایە. زۆر یارمەتی فەقیریان دەدەن. بەڕاستی ئیشەشی زۆر باشە، هەتا بتوانم یارمەتی خەڵک دەدەن و خەڵکیش بەڕاستی لێ ڕوو لێرە کردیە خەڵک ئەوڕۆ بەڕاستی باری هەم تەندروستی خەڵک بە عام خراپە و هەم لە ڕووی داراییەوەش خەڵک وەزعی زۆر خراپە. تەمەشا دەکەی ئیزدیحامێکی زۆر لەسەر ئەو خەستەخانەی دروست بووە، بەڵام ئەوان زۆر لەوە زیاتر هەوڵ دەدەن، خۆیان ماندوو دەکەن، یعنی ئیشەکانیان زۆر بە نیوە قیمەت کەمتر و ئەوەی کە بزانن زۆر وەزعی خراپە دکتۆرەکانی یارمەتی تەواوی دەدەن و هەر لە پێناوی خوادا ئەم ئیشەی بۆ دەکەن. بەڕاستی جێگای دڵخۆشیە. هیوادارم حکوومەتیش کە ئاوڕێک لەو خەستەخانەی بداتەوە بۆەوەی فەقیر کە لێرە ژیانی لە مەترسی دەردەچێت بۆ ئەوەی لە ئاو لە کارەبا و لە هەموو شتەکان کە پێداویستیەکانی ئەو خەستەخانەش حکوومەت دابینی بکە یارمەتیان بدا. بەڕاستی خەستەخانەکە جێگای ڕێزە، هەتەندی باسی بکەین بەوەی تەواو نابێ ئەمن باسی بکەم. یعنی سبەینش کە ڕۆژێکی زۆر پیرۆزە یادی یەکی محەڕەمە کە هەمومان دەزانین ئەو ڕۆژە پیرۆزە ڕۆژێکی یەکجار زۆر گەورە و پیرۆزە. ئەو ڕۆژە بکەنە ڕۆژی پێکەوە ژیان بۆ یارمەتیدانی هەژارانی خەڵکی کوردستان. بەڕاستی پێویستی بەو نەوعە خەستەخانانە زۆرە بۆەوەی ئەو چینەی کە لە ژێرەوە زۆر خراپە وەزعی کە یارمەتی بدرێ و بۆ ئەوەی بتوانین بە تەواوی هەموو لایەک بتوانن کە دکتۆرەکان و کارمەندەکانەوە یارمەتی خەڵک بدەن. بەڕاستی جێگای ڕێز و سوپاسە. مەمنون، سوپاس. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.